ئێستاوتی کارەباکەم بووە ئەمە زیاتر پێویستمان بە مۆلیدەیە بەس هەندێک جار ئێمە ئیشمان پێ دەبێت بەڕاستی لۆمەش ئەرکە کە بینەکەن وەستای بەس ناچارین بینین چکە لە بڕۆی ڕۆژانەمان بخۆ دەزانی سەعاتێک نیم سەعات لە بۆماری یان پێویستەکە شتەکە ناچارین مۆلیدەکە تێکچوو بینەکەن وەستای. نام بەختیار سەعیدە وەستای مۆلدێمە 18 سارە و ئیشێ دەکەم بە حکمیەوەی ئێستا وەزعی کوردستان کارەبا مارەبا خراپە مۆلدەی ماران مانجی 12 و 10 و ئەوانە مانگەکانی ڕەمەزانێ ئەو وەختی گەرمەوە ئیشی مۆلدە و چتمان هەیە. كل داو ساڵەکانە بەفر و باران کەم وای ئینشەڵڵا خوا زۆری دەکا ئێمە دەبی لە چاندنی نەمامەکان بە شێوەها ئیستفادە بکەین کە ئاوی کەم بخوات لە مەکانیزمایەک ئیستفادە بکەین کە بتوانین لە حەدی ئەکسەری ئاوەکان ئیستفادە بکەین نێڵین ئاوەکەن بە فیرۆ بڕوە. لە ساڵانی ڕابردووشدا نەمامی خۆمان هەناردەی باشووری کوردستان دەکرد چەند ماوەیە کە بەهۆی داخستنی مەرزەکانەوە ئێمە نەماتوانی ئەو جووری پێویست نەمامەکانمان بۆ باشووری کوردستان بەڕێ بکەین بە خۆشەوە ئەوڕۆ خەبەردار بووین کە مەرزەکان دیسانەکانە دەستیان بە ئیش و کاروباری ئاسایی خۆیان کردوێتەوە ئینشاڵڵا بە ئەمیدی خوای داهاتۆکی نێزووکدا نەمامەکانمان بۆ وەک ساڵانی ڕابردوو بۆ باشووری کوردستان هەناردە دەکەین. برا اف قیرادا ها باندوریا خو سر جمیع شولا ها نه شوله متنه سوکه گشتی وکا گوتی و قیرانه تاثیر که خو دای رولا بازاره ولكن التنسيق لازم وضروري كان بين كل الفئات. قال صالح بوري راسي كيم بيا جبر في قيرانا هنا قالكي كيم بيا بس يم بالنسبة أساس بحسها خب كم من أس براسي معملي خو هنا يعني يم قالك تأثير ولا المنابي أنا في تأثيرهم مظن قالك تبي إنه تأثيرك مظن بينا بس يعني فرق ها يعني جدادي يعني ها فرق ها يعني